ژنان و گەنجان و هاوڵاتیانی تری ئێرانیش بەردەوامن لە خۆپیشاندان و هێشتاش سوورترن لەسەر داواکانیان بۆ ڕووخاندنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. لە وەتای شۆڕشی ژینا لە ئێران دەستی پێ کردووە کۆماری ئیسلامی ئێران بە هەموو ڕێگەیەک و هەموو ئامڕازێکیشی بەکارهێناوە بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەرانی ژن، ژیان، ئازادی. دەسەڵاتدارانی ئێرانی شەپۆلی ناڕزایی خەڵک و داواکان بۆ ئازادی بە پیلانی دەرەکی ناودێر دەکەن و لە هەمان کاتیشدا دەیانەوێ خۆیان بەهێز نیشان بدەن لە ناو ئێراندا لە ڕێی کوشتن و دەستگیرکردنی خۆپیشاندەرانەوە، هەروەهاش لە ڕێی گواستنەوەی قەیرانەکانی ناوخۆی بۆ دەرەوەی سنوورەکانی ئێران. نکوڵی ناکرێت لەوەی ڕووداوەکانی ئێستای ئێران بەرەنجامی کەڵەکەبوونی قەیرانە ناوخۆییەکان و هەروەهاش بێڕێزیەکانی ئەم زیاتر لە 40 ساڵەی ڕابردووی ڕژێمی کۆماری ئیسلامیە بە گەلانی وڵاتەکە. لە وەتای شۆڕشی ژینا دەستی پێ کردووە زۆر کەس بەراورد دەکەن لە نێوان زۆرداریەکانی سەروەختی پێشووی شاهنشاهی و زۆرداریەکانی ئەم سەروەختەی فەرمانڕەوایەتی ئایەتوڵڵاکاندا و هەروەها ئاگاهیش دراوە بە فەرمانڕەوا دەسەڵاتدارەکانی ئێران. جا لێرەدا خاڵە گرنگەکە ئەوەیە کاتێک ئەم بەراوردە دەکرێت لە نێوان دوو سیستمی فەرمانڕەوایەتی ئێراندا، ئەوە ینی بیرکردنەوە لە ئاڕاستەیەکی تری فەرمانڕەوایەتیەکی نوێ هەیە و هەر بۆیەشە لە ئاوەها ڕەوشێکدا پرسیارە سەرەکیەکە ئەوەیە ئایا ئێران کەوتۆتە سەر دووڕیانێک کە ڕێگەیەکیان بە کەرخەی گۆڕانکاریە بنچینەیەکەدا بڕوات؟ خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتۆن. لە وەتای خۆپیشاندانی ناڕزایی دەربڕین دەستیان پێ کردووە لە سەدان شار و شارۆچکەی ئێراندا دەسەڵاتدارانی ڕژێمی کۆماری ئیسلامی هێزی لە ڕادە بە دەریان بەکارهێناوە بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران. پێویستە ئێران دەستبەرداری تونند و تیژەکانی بەرامبەر بە ژنان بێت کە مافی بنەڕەتی خۆیان بەکاردەهێن و ئەمەش مافێکی بنچینەیە. وەک ئاماژەیەکیش لێرەوە ئێمە بۆ خۆپێشاندانی ئاشتیانە بەردەوام پشتیوانی لەو مافە جیهانیە دەکەین. وەک دەشزانن ئێمە بڕیار و هەڵوێستی خۆمان وەردەگرین. لەوانە هێزی گەشتی ئێرشاد و ژمارەیە خەڵکیشمان خستۆتە لیستی پێشێلکارانی مافەکانی مرۆڤەوە و بەم هۆیشەوە سزا سەپێنراوەتە سەریان و دەسەپێندرێتە سەر هەر کەسێکی تریش ئاوەها کارێک بکات. کوژرانی ژینا ئەمینی کچە کوردی تەمەن 22 ساڵ بۆ مای شەپۆلێکی گەورەی ناڕۆزایی دەربڕین بەرامبەر بە ڕژێمی کۆماری ئیسلامی. خۆپیشاندەران بە شێوەیەکی ئاشتیانە ڕژانە سەر شەقامەکانی وڵاتەکە. ئەمریکا هەڵوێستی خۆی هەر لە سەرەتاوە ئاشکرا کرد وەک پشتیوانی بۆ گەلانی ئێران. ئێمە هەڵوێست وەردەگرین و پێشتریش هەڵوێستی خۆمان هەبووە لە پەیوەندی بە خۆپیشاندانە ئاشتیانەکانەوە. تا ئێستا چەند جارێک قسە و کاریشمان لەسەر دۆسیەی کوژراوەکان کردووە. سەپاندنی سزاکان بەسەر ئەوەی پێی دەگوترێت پۆلیسی ڕەوشت و هەروەهاش بەسەر 7 کار بەدەستدا. بەردەوام دەبین لە هەنگاوەکانمان بە ئاراستەی بەرپرسیارکردن و هەروەهاش تاوتوێکردنی ئەو هەنگاوانەی دەبنە ئاسانکاریەک بۆ گەلی ئێران بە مەبەستی ئەزموونکردنی مافەکانی خۆیان. واشنگتن جەخت دەکاتەوە لەوەی تەنانەت ئەگەر ڕێککەوتنی ناوچیش لەگەڵ ئێراندا مۆر بکرێ ئەوە هیچ شتێک لە هەڵوێستی ئەمریکا ناگۆڕێ لە پەیوەندی بە بەرپرسیارکردنی ئەوانەی لە ئێراندا بەدڕەفتاری دەکەن لەگەڵ هاوڵاتیانی ئێرانیدا بە مانایەکی تر وەک وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێ هەڵگرتن یان سوکردنی سزاکان هیچ شتێک لەو ڕاستیە ناگۆڕێت. جاخاڵ یەکەم ئەو ئەگەرە گەورەیەیە بۆ گەڕانەوەی هاوبەش بۆ وابەستەیی. ئەمریکا لەگەڵ ڕوارینەکەی سەرۆک بایدندایە کە سوورە لەسەرەوەی هەرگیز ئێران نابێت ببێتە خاوەن چەکی ناوەکی. بڕواشمان بەوە هەیە ڕێگەی دیبلۆماتی باشترین ڕێگەیە بۆ گەیشتن بەو ئەنجامە. ئەگەریش گەیشتینە ئەوەی بگەڕینەوە بۆ ڕێککەوتنە ناوەکیەکە، ئەوە خواستی ئێمە لا نابات لەسەر دۆسیەی بەرپرسیاریکردن لەسەر ئەو بابەتانەی ئێستا باسییان لێوە دەکەین. ڕەفتاری هێزە ئاسایشیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە بەرامبەر ژنان و خۆپیشاندەرانی تری ئێراندا بۆتە سەرچاوەی نیگەرانیەکی گەورەش بۆ نەتەوە یەکگرتوەکان و سەرکۆنەیەکی توندی ئەو ڕەفتارانەی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێرانیش دەکات.
لە ئۆفیسی مافەکانی مرۆڤی سربەنەتەوەی گرتوەکان زۆر نیگەرانین لە بەردەوامی بەرسڤی تۆند و تیژ ئامێزی هێزە ئاسایشەکانی ئێران دژ بە شەپۆلی ناڕزایەکانی ئێران. هەروەها سەر ئەو کۆت و بەندانەی خراونەتە سەر بەکارهێنانی تەلەفۆنی مۆبایل و تەلەفۆنی ماڵەکان و ئینتەرنێت و پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا. هەزاران کەس بەرجارن لە خۆپیشاندانەکانی سەرانسەری ئێران هێزە ئاسایشەکان هەندێک جار ڕاستەوخۆ تەقیلێ کردوون. هێزە ئاسایشیەکانی ئێران بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەرانی وڵاتەکە ئامڕازی جۆرا و جۆریان بەکارهێناوە و زیانی گیانی و ماڵیش هەن. نەتەوە یەکگرتوەکانیش لەو بڕوایەدایە زیانە گیانیەکان زۆر زیاترن لەوەی میدیاکانی سەر بە دەسەڵات لە ئێراندا بڵاوی دەکەنەوە. بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەو کۆتوبەندانەی خراونەتە سەر ئامرازەکانی پەیوەندیکردنەوە هەر بۆیە قورسە ژماری تەواوەتی قوربانیەکان و دەستگیرکراوەکان دیاری بکرێن. تا ماوەیەک لەمەوبەر میدیاکانی سەر بە کۆماری ئیسلامی وهایان باز دەکرد کە ژمارەی کوژراوەکان 41 کەسن، بەڵام ڕێکخراوە ناحکومەکانی چاودێری ڕەوشەکە دەکەن دەشڵێن لە 11 پارێزگادا ژمارەی زۆر زیاتری کوژراو هەن و ژن و منداڵیشیان تێدایە، وەک دەڵێن سەدان کەسیش بریندارن. دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران تا ئێستاشی لەگەڵدا بێت دانانێن بەوەی خەڵک بێزارە لەو ڕژەمەی وڵاتەکە و دەیانەوێن نەمێنێ وەک لە دروشمەکانی خۆپیشاندەراندا دەردەکەوێ. گەورە دەسەڵاتدارانی وڵاتەکە شۆڕشی ژینا بە ئاژاوەگێڕی ناودێر دەکەن. روز ما تحریم را و آشوب را دو روی یک سکه می‌دانیم. ئێمە لە ئێستادا سزاکان و ئاژاوانەش وەک دوودی دراوێکە بینین. دووفاقی و ئاژاوە هەمان دوو ڕووی دراوێکن. ئەوانەی دەیانەوێت ئاژاوە بژێڕن لە وڵاتدا و باری ئاسایشی خەڵک بخەنە بەرمەترسی لیان قبوڵ ناکرێت. ئەوانە مردنی خانم ئەمینی وەک بیانوێک بەکاردەهێنن. لە کاتێکدا بە دوواداشون لەسەر ئەو دۆسیە کراوە دەسەڵاتدارانیش ئامادەن تا لێکۆڵینەوەیان لەگەڵدا بکرێت. وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن هەرچندێک دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی زەبری تووڕێی خۆیان بەسەر خەڵکدا ببارێن و هاواریش بکەن ئەوەی لە وڵاتەکەیاندا دەگوزارێ بەشێکە لە پیلانگێڕی بەرامبەر ئێران، بەڵام هیچ شتێک لە ڕاستی وێنەکەی ژینا ئەمینی ناگۆڕێت و ناژبێتە مای گۆڕینی ئاڕاستەی شەپۆلی ناڕزایی خەڵک. لە وەتایی ساڵی 1970 دەکرێت بگوترێ ئەوەی ئێستا لە ئێراندا دەگوزارێ گەورەترین ڕاپەڕینی خەڵکە دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. دکتۆر عەلی ڕزا نوریزادە شیکەرەوەی سیاسی و پسپۆڕی کاروباری ئێران لە ڕێی سکایپەوە میوانی چاوی واشنگتۆنی ئەم ئەفتەیەیە. دکتۆر عەلی سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونن. ئەم شۆڕشەی ئێستا لە ئێراندا هەیە لە چ شتێکدا لە ڕاپەڕینەکەی ساڵی 1970 دەچێت و لە چ شتێکیشدا جیاوازە لێی؟ عند قيام الثورة كان الوضع الاقتصادي في إيران جيد جدا فوق جيد. هاوکاتی ئەو شۆڕشەی لە ئێران ڕوویدا ڕەوشی ئابووری زۆر باش بوو، تەنانەت لە سەر و باشیشەوە بوو، بە ئەندازەیە کرێکاران ڕێژەیەکیان وەردەگرت لە سوودەکانی بەرهەمەکانیان. ئەمە بێلەوەی بە هەزاران کەسی بیانی لە ئێراندا دەرپەتی کارکردنیان هەبوو. هەر بۆیە ناکرێت بگوترێت لەو کاتەدا شۆڕشەکە ئامانجی ئابووری هەبووە، بەڵام لەوەتەی شۆڕشی ئیسلامی هەیە لە ئێراندا چەندان خۆپیشاندان و شەپۆلی ناڕەزایی و ڕاپەڕینی سەوز ڕویان داوە. لە هەر یەکێک لەو خۆپیشاندانانەدا داواکاری دیاریکراو هەبوون سەبارەت بە هەڵبژاردن و فێڵ و تەڵەکەکردن لە هەڵبژاردندا، دەستێوەردان لە هەژمارکردنی دەنگەکاندا، یان خۆپیشاندان دەکرا بەهۆی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیەوە، بەهۆی گرانیەوە، بەهۆی دابەزینی نرخی تومەنەوە. بەڵام ئەم جاریان شۆڕشەکە ڕێک هاوشێوەی شۆڕشەکەی ساڵی 1970 بەمانایەکی دیکە شەپۆلێکی ناڕەزایی هەیە لە سەرانسەری وڵاتەکەدا. هەژاری و گرانی و بێکاری زیاتر لە حوملن هاوڵاتی ئێران لە وڵاتەکە دەرچوون و ڕایان کردووە بۆ وڵاتانی دیکە. تەنانەت بە هەزاران هاوڵاتی ئێرانی لە هەرێمی کوردستانی عێراقدان، ئیتر هەر یەکەیان لەو وڵاتەی لێماونەتەوە کار دەکەن. هەیە مامۆسای زانکۆیە، هەیە شۆفێرە، هەیە فەرمانبەرە و تا دوایی. جا ئەم شەپۆلی ناڕەزاییە هەموو ئێرانی گرتووەتەوە. ئەو شێوازەی ڕژێم بەرەنگاری خەڵکی پێدەبێتەوە وەک کوشتن و دەستگیرکردن و شێوازەکانی دیکەی سەرکوتکردن وەهایان کردووە ئەم ڕوانینە لای خەڵک و تەنانەت لای هەندێکیش لەوانەی لایەنگری ئەم ڕژێمن کە ڕژێمی ئێران هیچ بایەخێک نادات بە بەرژەوەندی گشتیەکان یان بە بەرژەوەندیەکانی لاوان. تەنها ئەوەندە نەبێت کە دەیەوێت لە دەسەڵاتدا بمێنێتەوە. ئەو داهاتەی ئێران هەیەی لەبری ئەوەی بۆگەلی ئێرانی خەرج بکات دەینێرێت بۆ حیزبوڵای لوبنان و بۆ غەزە و هەروەهاش بۆ ملیشیاکانی خۆی لە عێراق و لە یەمەن. باشە دکتۆر عەلی،
لەگەڵ هەموو ئەمانی کە باست کردن ئەکرێ بڵێن کە ئێستا ئێران لەسەر دووڕیانێکە یەکێک لەو ڕێگەیانە ئەوەیە کە گۆڕانکاریەکی گەورە گۆڕانکاریەکی سەرتاسەری لە ئێراندا ڕووبدا. لحد اليوم كنت أتوقع بأن السيد علي خامنئي بعد غيابه لمدة 11 يوما تا ئێساوە هەم چاوەڕوان دەکرد کە علی خامنایی پاش ئەوەی بۆ ماوەیەک دیار نەبوو دێت و پرسە و ماتەمینی خۆی دەدەبڕێت بۆ کە سوکاری قوربانیەکان. هەروەها هەم چاوەڕوان دەکرد کە علی خامنایی کە سەرزەنشتی هەندێک لە کارمەندانی هێزە ئاسایشەکان کات بەهۆی ئەو ڕەفتارانەی لەگەڵ خەڵکدا کردویانەوە بە تایبەتیش لە هەرێمی بەلوچستان کە زیاتر لە 6 کەس کوژران یان ئەو دەستدرێژەی کراوەتە سەر کچێکی 15 ساڵ. بەڵام خامنایی هات و تووڕەیی باراند بەسەر گەلی ئێراندا و سوکایەتی بە گەلی ئێران کرد. ئەمریکا و ئیسرائیلی گونەهبار کرد بۆی کە لە پشتی ئەم ڕاپەڕینەوەن. هەروە سوکایەتی بۆ ملیۆنان هاوڵاتیانی ئێران کرد کە ڕۆژاونەتە سەر شەقامەکان و بە شەقاوە و ئاژاوە گێر ناودێریان دەکات. ئابە و شێوەیە ڕەفتار دەکات هەر بۆیە بە دڵنیایەوە دەبینین ئەو لێدوانانەی خامنایی دەبنە وەچەرخانێک دەبنە خاڵێک کە گەڕانەوەی تیادا نییە. لە ساڵی 2009دا گەلی ئێران داوای دەکرد ڕێزە دەنگەکەی بگیرێت چکە بڕوای بۆ بوو دەشێ سندوقەکانی دەنگدان ژیانی هاوڵاتی بگۆڕێت و حکومەتێکی نوێ بێت. بەڵام ئێستا کەس بڕوای بە سندوقەکانی دەنگدان نەماوە و بەڵگەشت بۆ ئەمە بایکۆتکردنی هەڵبژاردنەکانی پێشوە لە ئێران. ڕئیسی نزیکەی 6 ملیۆن دەنگی هێنا و ئەمەش واتە زوربەی هەرە زۆری دەنگدەران دەنگیان نەداوە. جا ئەوە زەنگێکی ئاگادارکردنەوە بوو بۆ ڕژێمی ئێران. بەڵام بەداخەوە ڕژێمی گوێی بۆ ئەو زەنگە نەگرت و ڕۆژی دووشەمەش خامنایی بێڕێزی بە گەلی ئێران کرد. کاردانەوەکان چیان لێ بەسەر لێ بەڕای تۆ بە تایبەتی پاشەوەی کە ڕۆژی دووشەمە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران ڕاستەوخۆ هاتە ناو کێشەکەەوە وەکو تۆش دەڵێ بە پێچەوانەی خواستی گەلانی ئێرانەوە قسەیان کرد بۆ لەمە دوا دەستکرانەوەی زیاتری سەرکوتکردنەکان دەکرێت لە ئێراندا یا چۆن دەبێ بەڕای تۆ؟ مع الأسف نعم. أنا كنت أتوقع كما قلت اليوم خامنئي يأتي أن يأخذ بەداخەوە بڵێ وەک باسم کرد وەها چاوەڕوان بووم خامنایی ژیرانە و وەک باوکێک بۆ گەل قسە بکات بۆ باوانی دەیان گەنجی کوژرا و بۆ ژینە ئەمینی کە ئێستا بۆتە سومبڵێک لە جیهاندا کەچی بە پێچەوانەوە پشتیوانی لە بەدڕەفتاری شەقاوەکانی خۆی دەکرد لە ناو هێزە ئاسایشەکاندا. تۆ سیرکە ئەوەی بە کوردی ئێرانی کرد لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا کۆمەڵەکان و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ئەم لایەنانە بۆ 5 ساڵە خەباتی سیڤیلیان هەڵبژاردووە خەباتێکی بێچەک. بەڵام سەرڕای ئەوە تا ژنان و کوڕانی کوردی ئێران لە کوردستانی عێراقدا دەکوژێن. ئەمە ڕەفتارێکی گونجاو نییە لەگەڵ خەباتێکی سیڤیلی و مرۆییدا. عەبدوڵڵا موحتەدی سەرکردەی کۆمەڵە چەندان جار ڕایگەیاندووە و چەند بارشی کردوتەوە کە بەشێکە لە گەلی ئێران بەڵام ڕژێم بە شێوەیەکی تر وێنای دەکات و وەهای نیشان دەدات جودایی خوازن و چونکە ژینە ئەمینی کورد بووە. ئەوان دەیانەوێت کوردستان جیا بکەنەوە بەڵام کورد ڕایان گەیاندووە کە بەشێکن لە ئێران. لە تەبریزەوە بە تورکی هاوار دەکرێت لەگەڵ خوشک و برا کوردەکانمان داین بە هەمان شێوە لە خوزستان و ئەحواز و بەلوجستانیشەوە. ئەمەش واتە ئێران یەک ئێرانە و یەکگرتووە دژی سەرکوتکاری. يعني إيران واحد وموحد ضد الاستبداد. دکتۆر علی پرسیارێگەر چەندە بڕێک لە بابەتەکەش دەچینە دەرێ بەڵام بە خۆت دەزانیانی لەم ماوەی ڕابردوودا لە وەتای شۆڕشی ژینا دەستی پێکرد لە ئێراندا زۆرێک باس لە باری تەندروستی ئایەتوڵڵا علی خامنەئی دەکرێ. ئەمە چ گرنگجێکیە بۆ ئێرانیەکان علی خامنەئی لەوێ بێ یا لەوێ نەبێ ئەو سیستمەی کە دانراوە لە ئێراندا هەر کاری خۆی دەکا و هەر بەو شێوەیەش ڕەفتار دەکا. چ زانیاریی نوێت هەیە لەسەر باری تەندروستی خامنەئی؟ خامنئي مريض خضع لعملية جراحية واليوم كان صعبا عليه أن يقف على رجليه. خامنایی نەخۆشە نەشتەرگەری بۆ کراوە تەنانەت ڕۆژی دووشەمەش کە دەرکەوت هەست دەکرا بۆی قورسە بۆی بە پێوە بوەستێت لەو مەراسیمەی بۆ دەرچوانی کۆلێژی ئاسایشی کرابوو. لەبەر ئەوە ڕەوشی تەندروستی خامنایی باش نییە و بۆ شێوەیەش نییە وەک هەندێک باسی دەکەن گوایە زۆر باشە. بێ لەوەش پزیشکە تایبەتەکەی خامنایی واتە سەرۆکی تیمە پزیشکەکەی خامنایی دکتۆر مەرەندی لە ناکاو لە پڕێکدا دووچاری نەخۆشیێک بووە کە گومانی زۆری لەسەرەوە دەگوترێت ژەهر خوارد کراوە بە
ژەهرێکی تایبەت و دەشگوترێت ئەو ژەهرەش کاریگەری هەبووە لەسەر خامنایی و وەک جەختی لە دەکرێتەوە ڕەوشە تەندروستیەکەی باش نییە لە بیریشمان نەچێت ڕۆژی یەکشەممەی ڕابردوو کۆبوونەوەیکی هەر سێ سەرۆکایەتەکەی ئێران کرا دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسایی واتە پەرلەمان و هەروە دەسەڵاتی دادوەری لەو کۆبوونەوەیدا بڕیاردراوە خراپترین شێوازی سەرکوتکردن دژ بەگەری ئێران بەکاربهێنرێت بەسەر زانکۆی پیشەسازیدا و کەوتبوونە وێزەی خوێندکاران و لەناو گەراجی زانکۆکەدا گەماروی خوێندکارەکانیان دابوو لێیان دابن و ژمارەیەکیشان لێ کوشتبوون و ژمارەیەکی زۆریشیان دەستگیر کردبوو جا ئەمە شێوازی مامەڵەکردنیەک نییە لەگەڵ گەلێکی تووڕەدا هەر بۆیە بەدڵنیاییەوە دەڵێم بۆ لەمە دوا خۆپیشاندان و ناڕزایی زیاتر دەبینین و وەک ئەحمەدی شاملۆی شاعیرمان دەڵێت ئەم ڕووبارە هەر دەڕوات و هەرگیز ناوەستێت. دکتۆر عەلی دەگەڕێمەوە وڵات. شۆرشی ژینە وەک زۆرێک لە سیاسەتمەدارە ناودارەکان ئاماژەی پێدەکەن مەترسیەکی گەورەی خستۆتە سەر ڕژێمی کۆماری ئیسلامی و سەرسامی خۆشیان بە ئازایەتی و بوێری ژنان و هاوڵاتیانی ئێرانی دەردەبڕن. ئەو ڕژیمە ناتوانێت لە دەسەڵاتدا بمێنێتەوە تەنها لە ڕێی سنووردارکردنی مافەکانی خەڵکەوە نەبێت و بە تایبەتیش لە ڕێی سەرکوتکردنی ژنانەوە. ئەوە یەکێکە لە بیانوەکانیان کە بەستەقەت لە دەسەڵاتدارەتی ئاینیەوە گواستویانەتەوە. بەڕاستی سەرسام و شانازی بە هاوڵاتیانی ئێرانیەوە دەکەم و بە تایبەتی ژنان کە ڕژاونەتە سەر شقامەکان و داوای مافەکانیان دەکەن. حیجابەکانیان فڕێداوە چونکە پێویستە بژاردەی خۆیان بێت نەک بە زۆر بسەپێنرێت بەسەریاندا. هیوادارم بتوانن بەرەنجامێکی وهایان هەبێت کە دەرفەتیان بۆ بڕەخسێ تا هێندەی بکرێ ژیانێکی ئازاد بژین. هەر لە سەرەتای سەپاندنی حیجابەوە لەلایەن دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیەوە وەک نەتەوەیە گرتوەکانیش ئاماژەی پێدەکا لەناو کۆمەڵگەی ئێرانیدا بەرەنگاربوونەوەی ئەو بڕیارانە هەر هەبووە. ژنان و کچانی ئێران بۆ 40 ساڵە دژ بە حیجابکردنی زۆرەملەی ناڕزایی دەردەبڕن. بەڵام ئەم جارەیان پشتیوانیەکی گەورەی توێژەکانی کۆمەڵگەی لەگەڵدایە لە زۆربەی پارێزگاکانی ئێراندا. ژنانی داکۆکیەکە لە مافەکانی مرۆڤ و ئەوانش کە هەنگاویان ناوە بۆ لابردنی حیجاب پۆشین چەندان ساڵە کراونەتە ئامانج ترساندویانن هەراسان کراون دەستگیریان کردوون و لێشیان داون. پسپۆڕی سیاسی لەو بڕوایەدان لەوە تای کۆماری ئیسلامی ئێران هەیە ژیان لە وڵاتەدا وەستاوە و هیچ هەنگاوێکی بەرەو پێش نانرێ. ئەمە بێلەوەی زۆربەی هەرە زۆری هاوڵاتیانی ئێرانی ژیانیان لە مەترسیدایە. دەزانین لە وڵاتە دیموکراتیەکاندا ئازادی ناڕزایی دەربڕینیت هەن و ترسێکی ئەوتۆی تێدا نییە. بەڵام لە ئێران خەڵک بە چوونە دەرەوەیان ژیانیان دەخەنە مەترسیەوە و هەروەها دڕندایەتی پۆلیسیش دەبینیت. هەر بۆیە ڕۆژێکی زۆر قورستریشە. خەڵ لە ئێران هەر بەڕاستی لە کۆماری ئیسلامی بێزار بوون. هیوا بڕاو بوون لی چونکە هیچ هەنگاوێکی بەرەو هیچ شوێنێکی تێدا نییە. ڕەهەندەکانی ئەم شۆرشەی ژینە فرەلایەن و هەرتەنها لەوەدا سنووردار نییە ژنان بخوازن سەرپۆشەکانیان فرێدەن. فرێدانی سەرپۆشەکانیش پەیوەندیەکی ڕاستە و خۆی هەیە بە چەمکی ئازادی و دیموکراتیە کە بوونەتە داوای سەرەکی ڕای گشتی ئێرانیەکان. ئەو خەڵکی هاتوونەتە سەر شەقامەکان ناڕزایی بەرامبەر ڕژێم دەردەبڕن. ناڕزایی لە ئایدۆلۆژی کۆماری ئیسلامی دەردەبڕن و ڕەخنەیان لە بنەماکانی کۆماری ئیسلامی هەیە وەک حیجاب و چاودێریکردنی ڕەوشت بیرۆکەکانی دەستێوەردان لە ناوچەکەدا و داوای سەنگی خستنە سەر کێشەکانی تر دەکرێت. بەلای منەوە ئەوەی ڕوودەدات ڕاگەیاندنی شکستی ئیسلامیزمە جاگە لە ساڵی 1970دا ئیسلامیزم هێزی خۆی نیشاندا ئەوە لە 2022دا شکستی پێهێنرا و لە ئێرانەوە دەستی پێکرد و هیوادارم شوێنەکانی تریش بگرێتەوە. ئەگەرەکانی گۆڕانکاری لە ئێراندا کاریگەریەکی گەورەشی دەبێت بەسەر تەواوی ناوچەکەوە بە تایبەتیش لە دۆسەی داواکاریەکاندا بۆ یەکسانی کۆمەڵایەتی و مافەکانی ژنان و هەروەهاش ئەو دیموکراتیای خەونی بە ملیۆنان خەڵکی ئەو ناوچەیەی گیانە. شەپۆلێکی ناڕەزاییت هەیە لە ئێران هەرەوەندەی ناوێت سیستەمە سیاسیەکە بگۆڕێت.
بەڵکو دەشیانەوێت ڕێنماییە کۆمەڵایەتیەکان و سیستەمی باوکسالاری ڕژێمی شتێک بشکێنن. ئەمەی ڕوودەدا دەنگدان بۆ داواکانی هەبوونی مافی یەکسانی بۆ ژنان جامە لە ئێراندا ڕوودەدات لە کۆمەڵگەیەکی ئیسلامی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەرەمەشە کاریگەریەکی گەورەی دەبێت لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بزوتنەوەکانی ژنان و بزوتنەوە دیموکراتیەکانیش لەو ناوچەیەدا. دکتۆر علی ئەمێ بزانم ئەگەری گۆڕانی ڕژێم لە ئاکامی ئەم ڕاپەڕینەی گەلانی ئێران چەندە؟ الآن أستطيع أن أقول 4 من 10 ولكن هذا تعاطف العالم معنا. ئێستا دەتوانم بڵێم 4 لە سەردەیە، بەڵام ئەم هاوسۆزیە جیهانەی کە لەگەڵماندایە گرنگە. گەلی ئێران بێزارێکی هەبوو لە بەرامبەر هەڵوێستەکانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش، بەڵام پاش ڕاگەندراوەکانی ڕاوێژکاری ئاسایشی ئەمریکا و سەبارەت بۆی کە هیچ سەودایەک ناکرێت لە پاش ئازادکردنی بەڕێز باقر نەمازی و ئەمەش بەو مانایە نییە دوای ئازادکردنەکەی بەڕێز نەمازی سڕکردن هەڵبگیرێت لەسەر پارەکانی ئێران. ڕژێمی ئێران ئەو بابەتەی زۆر وروژاند و دەیگوت لە بەرامبەر ئەو ئازادکردنەدا چەندان ملیار دۆلاری دەست دەکەوێت. سوپاس بۆ خوا خۆشبەختانە ئەمریکا هەڵوێستی شکۆمەندانی خۆی نواند. هەمان ئەو هەڵوێستەشمان لە کەنەدا و ئەڵمانیا و فەڕەنساش بینی. جا هەر زیادبوونێکی پشتیوانی جیهانیەکان ببینرێت ئەوە واتە گیانی بەڕەنگاربوونەوە و ورەی گەلی ئێران زیاتر و زیاتر دەبن. لەو بڕوایەدا لە ماوەی مانجێک بۆ 2 مانگدا ڕێکەوتنێک و وەچەرخانێکی گەورە و گرنگ دەبینین لە ئێراندا. لە ئێستادا لەشکری ئێران بەرسەفی داواکانی گەلی ئێران دەداتەوە. دەیان ئەفسەری پلە باڵا بانگەوازیان هەیە بۆ خەڵک و ژمارەیەک ئەفسەری گەورەش لە بنکە سەربازیەکانی خۆیان کشاونەتەوە. لەشکری ئێران تێوە نەگلاوە لە هیچ کارێکی خراپ دژ بە گەلی ئێران و وهاش چاوەڕوان دەکەین بەم زوانە لەشکر قسەی خۆی بکات. ینی بەمانایش ئەکرێوە لە تێبگەم ئەوەی کە لەشکری ئێران لە ساڵی 1970 کردی بەوەی کە لە بری تەقەکردن لە گەلانی ئێران کە ئەو کاتە شۆڕشی خۆیان کرد گوڵیان دەبەخشیەوە. چاوەڕوانی ئەوە دەکەی کە ئەم جارەش لەشکر یەکلاکەرەوە بێ؟ أستاذي العزيز بلا أدنى شك الجيش سوف يقول الكلمة الأخيرة. جا ئەزیزم بەبێ هیچ گومانێک لەشکر دوا قسەی خۆی دەکات، نەک هەر لەشکر، چکە لە ئێستادا نامە و پەیام و ئیمێڵمان بەدەست دەگات لە پازدارانی شۆڕشی ئیسلامیەوە. چەند ڕۆژێک لەمەوبەر لەگەڵ دکتۆر موحسین سازگارە پێکەوە قسەمان لەگەڵ ژەنەڕاڵێکی پازداراندا دەکرد و پلەیەکی بەرپرسیارەتیشی هەیە و دەیگوت تکایە بەگەل بڵێن پازداران دوژمنی گەل نییە و نایانەوێت دەستیان هەبێت لە کوشتنی خەڵکدا. جا ئێستا بارێکی سەیر و نامۆ دروست بووە، هاوسۆزیەک هەیە، تەنانەت لە ناو بەسیجیشدا بەسیج چییە؟ زوربیان خەڵکی ئاساین یان ئامۆزاتە یان دراوسێتە لەو گەڕەکەی تایدا دەژیت. ئەوانە هەر کەس و کاری خۆمان و لە ئەستێرەی بارامەوە نەهاتوون. بەبێ هیچ گومانێک وەک چۆن لەشکری ئێران لە ساڵی 1970دا تەقەیەک چییە لە خەڵکیان نەکرد و کشانەوەی خۆی لە شەقام ڕاگەیان ئاوەهاش ئەمجارە دەیبینینەوە لەشکر و پازداران و بەسیجیش هەڵوێستی خۆیان ڕادەگەێنن لە بەرژەوەندی گەلی ئێران، چونکە ئەوان خەڵکی نامۆنین و ئەوانە بەرگریان لە وڵاتەکە کردووە هاوکاتی دژمنکارەکەی سەدام حوسێن و لەو بڕوایشدام ئەم جارش دەستبەرداری بەرپرسیارەتی نیشتیمانیانەی خۆیان نابن. سيتخلون عن مسؤوليتهم هذا المال. بەڵام دکتۆر علی لێرەدا خاڵێکی ئەبێ لە سەری ڕابوەستین، یعنی ساڵی 79 کە باسی ئەەکەین هەر بە تەنها لەشکری ئێران هەبووە، بەڵام ئێستا وەکو تۆش باسی دەکەیت و هەمووش دەیزانین بەسیجیش هەیە لەگەڵ پازدارانی شۆڕشی ئیسلامی ئێرانیش هەیە. بەسیج و پازداران ئەمانە لەسەر بنچینەی ئاینزایی لەسەر بنچینەی ئەوەی پێی دەگوترێ عقائیدی لەسەر ئەمە دامەزراون، ئەمە نابێ بە گرفت بەڕای تۆ. لقد حاول النظام بالاستنجاد بفاطميون الأفغان وببعض الجماعات العراقية. جا ڕژێمی ئێران هەوڵی خۆی داوە لە ڕێی هانابردنەوە بۆ هەندێک لایەنی ئەفغانی فاتمیەکان و هەندێک لایەنی عێراقیش تا بەرەنگاری گەل ببنەوە. هەڵبەتە ئەمە پاش ئەوەی زانی بەشێکی زۆری کارمەندانی بەسیج و پازداران فەرمانەکان بۆ لێدان و تەقەکردن لە خەڵک ڕەت دەکەنەوە. خەڵک هەرزوو ئەفغانەکانی ناسیەوە، لە ڕاستیشدا ئەوانیش تەقەکردنیان لە ئێرانیەکان ڕەت کردە و ڕژێم ناچار بوو پشت بە هێزە ئاسایشەکانی خۆی ببەستێت. بەڵام دەڵێم لەو بڕوایەدام بەهۆی بەردەوامی ئەم خۆپیشاندانانەوە
بوونەوە و ئەم بەڕەنگاربوونانەوەش ئەوە بە سیجێک یان پاسدارێک لە ویژدان دانابڕێت و هەست و سۆزی هەیە بەرامبەر بەگەلەکەی. بەڵێ شەقاوەکانی خامەنایی هەن و خەڵکێکی شەڕانگێزیشەن لە ناو ڕژێمدا و بە ئاسانی خەڵک دەکوژن. بەڵام لە هەمان کاتیشدا خەڵکی بە شەرەف هەن و لەو بڕوایشدا لە ئەندێکی نزیکدا بەشێکی بەسیج و پاسدارانیش دەچنە پاڵ لەشکر. تا ئێستا لەشکری ئێران قسەی خۆی بە ئاشکرایی نەکردووە، بەڵام ژمارەیەک لە ئەفسەرانی لەشکر ڕایان گەیاندووە چوونەتە پاڵگەل. لە ئێستادا چاوەڕوانی بەشی گەورەی لەشکر دەکەین بچنە پاڵگەل و بەتایبەتیش لە کوردستاندا. مجموعة كبيرة من الجيش خاصة في كردستان. دکتۆر عەلی من دەگەڕێمەوە بۆلات. ئەگەر و نەگەری ئاڵۆگارەکان لە ئێراندا لە بەردەم کێشەیەکی گەورەدایە و ئەویش پەرتەوازەیی و شپرزەیی و بێبەرنامەیی ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانە و لە ئێستاشدا پرسیارگەلێکی زۆر هەن سەبارەت بەوەی ئایا ئەو لایەنانەی ئۆپۆزیسیۆنی سەرتاسەری ئێران ئامادەن بۆ ئەگەری هەر گۆڕانکاریەک؟ پێویستە و پەیامیشم بۆ حکوومەتەکان و ئەوانەیش کە چاودێری ڕووداوەکانی ئێران دەکەن ئەوەیە کارێکی ناپەرپرسانە دەبێت وەها پێشبینی بکەن گۆڕانکاریەک ڕوونادات زووتر لەوەی بیری لێ دەکەنەوە و هەروەهاش ئەوەی هیچ ئستراتێژیشیان نەبێت بۆ ئەو گۆڕانکاریە و بۆ ئەو جێگرەوەیە. ئەم شۆرشەی ئێران وەک پسپۆڕ ئاماژەی پێدەکەن هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەو خەباتەی لە شوێنەکانی تری جیهاندا دەکرێن بۆ بەدیهێنانی مافە دیموکراتیەکان. هەر بۆیەشە داوا دەکرێت پشتیوانیەکی تەواوەتی ئەم خەباتەی گەلانی ئێران بکرێت. تەواوی جیهان و بە تایبەتیش ئەو گەلانەی لە کۆمەڵگە دیموکراتیەکاندا دەژین پێویستە لە یادیان بێت کە پێکەوە لە یەک شەڕدا دەجەنگین. شەڕی لیبرالیزم و دیموکراتی لیبرالیزم دەست بە دەسەڵاتی تاکڕەوی. ئێرانەکانیش بەشێکن لەم شەڕە و ناکرێت بە تەنیا جێبە هەڵدرێن و پێویستە پشتیوانی بکرێن وەک چۆن پشتیوانی لە ئۆکراین دەکرێت ئەوهاش پێویستە پشتیوانی لە هاوڵاتیانی ئێرانی بکرێت کە داوای مافە بنچینەیەکانی خۆیان دەکەن. جاگەر بڕواتان بە مافەکانی مرۆڤ و بە بەها لیبراڵەکان هەیە ئەوە پێویستە بۆ هەموو لایەکی تریش بڕوات پێ هەبێت. گۆڕینی ڕژەمی کۆماری ئیسلامی ئێران وەک پسپۆر دەڵێن بە مانای گۆڕانی هاوکێشە و ڕەهەندە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و هەروەهاش لە بەرژەوەندیەکی گەورەی دۆست و هاوپەیمانەکانی جیهانی ڕۆژاواشە لەو ناوچەی جیهاندا. ئەگەر ڕژێمی ئێران بگۆڕێت دەتوانم بڵێم بە گەورەترین ڕووداوی گۆڕانکاری دادەنرێت لە دوای لەبەریەک هەڵۆشانەوەی یەکێتی سۆڤیەتەوە. ئەمەی ڕوودەدات داکشانێکی بەرچاوی ئیسلامیزمە لە ناوچەکەدا، هەروەها چونکە سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی سیاسەتێکی ناوچەییە کێشە و گرفتی زۆری دروست کردوون لە ناوچەکەدا. هەر بۆیە بە گۆڕینی ڕژێمە ئێران ئەوە ئەو کێشە زۆرانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیشدا دروست بوون دەڕوێنەوە و چارەسەر دەکرێن. هەر هیچ نەبێ بۆ بەشێک لە سیاسەتمەدارانی ئێران بەبێ هیچ چەند و چوونێک شۆرشی ژینا گۆڕانکاریەک بە دوای خۆیدا دەیەنێت و تەنها ئەوەندەیە کە درنگزوو کەوتووە و داواش دەکەن دۆستەکانی گەلانی ئێران لە هەڵسەنگاندنەکانیاندا نەکەونە هەڵەوە. پرسیارەکە لەوەدایە بە چ شێوەیەک دەتوانین لە دەرەوەی ئەم ڕێژیمە خۆمان ڕێک بخەین کە بەبێ هیچ گومانێک دەڕوخێت. قۆناغێکی ئاسایی گواستنەوە تا خەڵک بیرۆکەیەکی باشی هەبێت لەسەر چۆنێتی پێکێنانی جێگرەوەی ئەم ڕژیمە. پێویستە جیهانیش بزانێت دوای ئەم ڕژیمە ئاژاوە ناتە ئاراوە و پلانمان هەن بۆ تەقینەوەیەکی ناوخۆیی و قۆناغێکی گواستنەوەی ژیرانە کە هێزە سیاسی و کۆمەڵاتیەکانی ئێران بەشدار دەبن لەو پرۆسەیەدا. جا ئەم بابەتە لای دەسەڵاتدارانی ئێرانی چۆن دەکەوێتەوە؟ ڕژێمی کۆماری ئیسلامی وەک پێشتریش هەموو داواکاریەک لەگەڵ بەرژەوەندیەکانی مانەوەی ڕژێمەکەدا نەبێ ئەوە داوا دەکا ئەوانەی ئەو داوایانە دەکەن دادگایی بکرێن لە کاتێکدا گەل لەو دەسەڵاتدارانە ڕاپەڕیوە و ئەمان دێن بە ناوی گەلەوە داوای دادگاییکردنەکان دەکەن. که ناامنی ایجاد کردن در جامعه ئەوانەی دەستیان هەبووە لەم ئاژاوانەدا و ئەوانەش ناجێگیری ئاساییشان دروست کردووە و ئەوانەی مەترسی بوون لەسەر ژیانی خەڵکو و مڵک و سامانیان دەبێت بدرێنە دادگا. هەروەها ئەوانەی هانیان داون و سەرپەرشتیشیان کردوون دەبێت دادگایی بکرێن. خەڵکانێکیش هەن بێ ئاگا بوون و چاواشە کراون ئەوەیان بابەتێکی ترە. بەڵام ئەوانەی بەشداریان لە ئاژاوەکاندا کردووە و ئامادەییان هەبووە ئەوە لەسەر داوای گەل دەبێت بە شێوەیەک یەکلاکەرەوە سەودایان لەگەڵدا بکرێت.
دکتۆر علی یەکێ لە کێشە سەرەکیەکان لە ئێستادا ئەوەیە نازانرێت کێ ڕێبەرایەتی ئەم شەپۆلی ناڕزایی شەقامی ئێران دەکات ئەگەر ئاڵوگۆڕێک دروست ببێ کێ دەبێتە جێگرەوەی ئەم ڕژێمەی ئێران عزيزي سؤال جميل وسؤال مهم اولا داخل ايران ئازیزم پرسیارێکی جوان و گرنگیشە یەکەم لەناو ئێراندا سەرکردایەتی مەیدانی هەیە لە گەڕەکەکان و لە شارەکانیشدا سەرکردایەتیەکان هەن و لە پەیوەندیدان لەگەڵ یەکتردا هەروە ئۆپۆزیسیۆنیشان لە دەرەوە ئۆپۆزیسیۆنێکی کاریگەر و چالاکی شەیە بۆ نمونە شازادە ڕەزا پەهلەوی لە چەندان خۆپیشاندانی ناو ئێراندا خەڵک هاواریان دەکرد بژی ڕەزا شا باپیرەی شازادەی ئێستا و داواشیان کردووە شازادە بە چالاکیێکی زیاترەوە بگەڕێتەوە بۆ ئێران و ئەوە تا ئێستا شالاکیەکانی و جموجۆڵیەکانیشی دەبینین بێ لەمە ژمارەیەک لایەنی نیشتیمان پەروەریشمان هەن وەک کۆماری خوازان نیشتیمان پەروەرەکان و دەستوریەکانیش ئەمانە هەمیشە دەڵێن هەڵبژاردننی سیستەمی فەرمانڕەوایەتی نوێ بەرپرسیارەتی گەلی ئێرانە و بەرپرسیارەتی ئێمەش ڕزگارکردنی ئێران و ڕوخاندنی ڕژێمی ئێرانە ئەوجا ئەنجومەنی جێبەجێکار لە ڕێفراندۆمێکی گشتیدا شێوازی سیستەمی نوێ دەستنیشان دەکات و ئەوەی گومانی تیادانە سیستەمی نوێی ئێران سیستەمێکی دیموکراتی و سیکولار دەبێت بەڵام ئایا پادشایەتیکی دەستوری یان کۆمارێکی دەستوری دەبێت ئەوە بژاردەی گەلی ئێران دەبێت و ئەوجا ئەو سیستەمەی بۆ ئێران گونجاو دەبێت پێک دەهێنرێت گرنگترین شتێکیش لێرەدا ئەوەیە کە سیستەمێکی دیموکراتی و سیکولار لەسەر بنچینەی یەکسانی بێت بۆ هەموو هاوڵاتیانی ئێران بە پێی پەیماننامەی مافەجیهانەکانی مافەکانی مرۆڤ و هیچ جیاوازیەک لەگەڵ هاوڵاتیاندا نەکرێت لەسەر بنچینەی ئاینزایی و نەژادی چکە نابێت جیاوازی لە نێوان کوردێک و عەرەبێک و بەلوجێک و تارانیەک و ئەسفەهانێکدا بکرێت و پێویستە هەر هەمان بەشداریان هەبێت لەم نیشتیمانەدا كلهم مشاركين في الوطن بەڵام هاوڕاییەکەی لە ناو ئۆپۆزیسیۆنەکاندا بۆ نمونە ئەو جۆرە سیستمە نوێیی کە جەنابەت ئاماژە و پێکرد لایەنێکی وەکو مجاهدینی خەڵق پێی قایل دەبێ یەکگرتووی لە ناو ئۆپۆزیسیۆنەکانی ئێراندا هەیە کە ببنە خاوەنی بەرنامەیەکی هاوبەش بۆ ئایندەی وڵاتەکەیان مشكلة مجاهدي خلق ليست مشكلتنا کێشەکانی مجاهدینی خەڵق کێشەی ئێمە نین و هەر لە سەرەتاشەوە پێشوازیمان لە مجاهدین کردووە بەڵام کێشەی ئەوان ئەوەیە ڕێگەیەکی تریان هەڵبژاردووە بۆ خۆیان هەر لەو کاتەوەی چوونەتە عێراق و یارمەتی هاوکارەکانیان لەگەڵ سەدەم حوسێندا جا کێشەیەکی تریش ئەوەیە ئەو داماوانەی پەیوەندیان کردو بە مجاهدینەوە کاتێک تەمەنیان 20 ساڵ بۆ ئێستا بوونەتە 6 ساڵ و لە ئەلبانیان و دەیانەوێت بگەڕێنەوە لای کەسوکاریان دەیانەوێت ژیانی هاوسەری پێک بهێنن زۆر بەداخەوە ئەو سیستەمە ناوخۆیی لە ناو مجاهدینی خەڵقدا هەیە هیچ جیاوازیشی نییە لەگەڵ سیستمی ڕژێمی کۆماری ئیسلامیدا چونکە هێشتاش ژنان ناچار دەکات حیجاب بپۆشن لە کاتێکدا ئەوە تا جۆمان لە دەنگی ژنانی ئێرانە و بە دەنگی بەرز دەڵێن حیجابکردنی ناچاری ڕەت دەکەینەوە ئەوەی دەیەوێت حیجاب بپۆشێت با بیکات و ئەوەشی کە نایەوێت با بەبێ حیجاب بچێتە دەرێ بەڵام لە ناو مجاهدینی خەڵقدا هێشتا حیجاب هەیە ئەوان کارنامەی خۆیانیان هەیە و یاسا و ڕێشۆنی خۆیان هەیە تا ئێستا و کاتی ئەم بەرنمەیە نەمان بیست و نەمان بینی هیچ ئێرانیەک لەم خۆپیشانداناندا داوای گەڕانەوەی ڕەجەوی یان مەریەم ڕەجەوی بکات داخل ئیران صوت يطالب رجوي أو مريم رجوي بالعودة بەڵام بەم پرسیارێک کەش لە جەنابەت کە تۆ ئاماژە بەوە دەکەی دەڵێ جۆرێک لە پشتیوانی هەیە بۆ کوڕەکەی شاهنشای ئێران بەڵام پرسیارەکەم لەوەدایە بۆچی ئەو پشتیوانیە هەیە لە کاتێکە کە ڕژێمی شاهنشای پێشووی ئێران لەلایەن گەلی ئێرانەوە ڕوخێندرا چ شتێکە گۆڕێگە کوڕەکەی شاهنشای پێشوو بگەڕێتەوە بۆ دەسەڵات عزيزي كصحفي رئيس تحرير السياسي لصحيفة اطلاعات أنا كنت معارضا للشام ئەزیزم من وەک ڕۆژنامەوانێک و وەک سەرنووسەری بەشی سیاسی ڕۆژنامەی ئیطلاعات لەو کاتەدا یەکێک بووم لە ئۆپۆزیسیۆنەکانی دژ بە شاهنشای ئەوسا بەڵام پاشاتنی کۆماری ئیسلامی و دەستکردن بە بەراوردکردنی ڕەفتارەکانی ئەم ڕژێمە لەگەڵ ڕژێمی شادا دەڵێم خوای گەورە لە شاهنشا خۆش بێت بەردەوام گەلی ئێران باز لەوە دەکەن خۆ هەر هیچ نەبێت شا ئابوووریکی بەهێزی بۆ ئێران دروست کرد 6 ریال بەرامبەر $1 بوو ئێستا 35,000 تومەن بەرامبەر $1 ئەمەش واتە وڵاتەکە
لە داڕمانی ئابووریدایە و هەر بۆیە خەڵک ڕەحمەت دەنێرن بۆ شای پێشوو لە پەیوەندی بە ڕەزا پەهلەویشەوە ئەم پیاوە هیچ تاوانێکی نەکردووە لە دەرەوە خوێندنی تەواو کردووە بڕوای بە دیموکراسیە و هەموو لایەنەکانیش بە مجاهدینی خەڵقیشەوە بە کەسێکی پاکی دادەنێن و هەروەهاش بە کەسێک کە بڕوای بە دیموکراتی هەیە ئێستاش لە پەیوەندیدایە لەگەڵ کۆماری خوازەکان و لەگەڵ بەرەی نیشتیمانی و لەگەڵ زۆرێک لەلایەنە سیاسی و ڕێکخراوە کوردیەکانیشدا لە پەیوەندیدایە جا خۆی دەڵێت نە شاهەنشام و نە سەرۆکی کۆمارم بەڵکو خەباتکارێکم و دەمەوێت یارمەتی گەلی خۆم بدەم و پشت بەخوا کە گەڕامەوە بۆ ئێران ئەوە گەلی ئێران ئەرچێکم پێدەسپێرێت فڕۆکەوان یان بەڕێوەبەر یان کاربەدەستێک یان پادشایەکی دەستوری تەیارن و ئەن ئەکونە مدیرن و مەسئولن و مەلیکەن دەستوری. دکتۆر عەلی من دەگەڕێمەوە بۆلات وەک پەرچەکردارێک بەرامبەر شۆڕشی ژینا و ئەو مەترسیانەی کەوتونەتە سەر ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانەوە دەسەڵاتدارانی ئێران بە موشک و بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشی کردوێتە سەر بنکە و بارەگاکانی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانی ئێران و لە بەرامبەر ئەو هێرشانەشدا ئەمریکا کاردانەوەی هەبوو. ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکاش سەرکۆنەی هێرشی درۆن و موشەکەکانی کردووە بۆ سەر هەرێمی کوردستانی عراق. ئێمە گوتومانە پشتیوانی ڕێبەرانی عراق و ڕێبەرانی هەرێمی کوردستان و هەروەها ڕێبەرانی بەغداش دەبین و سەرکۆنەی ئەو هێرشە قێزەونانە دەکەین کە کراونەتە سەر سەروەری عراق و سەرپارێزراوی خاکی عراق. کۆماری ئیسلامی ئێران هەموو هەوڵێکی خۆی دەدات تا سەرنجەکان لەسەر ڕەوشی ناوخۆیی لا بدات لە ڕێی بەکارهێنانی تاکتیکی ترەوە وەک ئەمریکا دەڵێ ئەو تاکتیکە نمونەیەکی ترە کە ئێران هیچ بەهایەک بۆ مرۆڤەکان دانانێت لە ناوەوەی وڵاتەکە و لە دەرەوەی وڵاتەکەش. ئەمەش نمونەیەکی ترە لەسەرەوەی ئێران هەر تەنها گیانی خەڵکی خۆیان فرامۆش نەکردووە بەڵکو ژیانی گەلانی دراوسێشیان فرامۆش کردووە کە پێشێلکردنێکی ئاشکرای پرەنسیپەکانی پەیماننامەی نەتەوە یەکگرتووەکانە سەبارەت بە سەروەری و سەبارەت بە پاراستنی خاکی وڵاتان. جا ئەمە یەکەم جار نییە ببینین ئێران ئەم جۆرە تاکتیکانەی وەکو مۆشەکی باڵستی و فڕۆکەی بێفڕۆکەوان بەکاردەهێنێت. لەو ڕۆژەدا چی ڕوویدا؟ بۆچی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران جارێکی تر و لەم کاتەدا ئەم هێرشانە دەکا؟ لەو ڕۆژەدا ڕەوشەکە چۆن گوزەرە؟ جابا پێکەوە لە زاری گەواهدەرانەوە ببینین و بشبستین. ئەم ناڕزایەتیانە لە ئێران کە دەستی پێکردوە سەرچاوەکەی کوردستانە لە کوردستانەوە پەرەی گرد و چوو هەموو ئێرانی گرتووەتەوە و ئەمە لە چاو ئێمە ئابینی لە چاو حەزبە سیاسیەکانی کوردستان ئابێنێ. وجاری سێ هەم دیسان تۆ بارانیان کردەوە دیکە تۆ بارانیان کردزانی من دەستگیرانەکەم لەوەیە چونکە هەتی پاشی ماوەیەکی پێچ و ئەو دەت تۆ بارانی کرد حتمما لەوێدا تەلەفۆنم بۆ کتابی نەدایەوە دووبارە کردم یەکێک هەڵینگە گوتی ساحقی دەکان ناتوانێت جواب بداتەوە زانیم درۆیە دووبارە تەلەفۆنم کرد گوتیان بریندارە دیێ من هەڵاتم چوومە خەستەخانەی لە ڕێگای هەندێکیانم دیکتم گوتیان مەچۆ بوێن بریندارە گوتم دەبێ بێبینم گوتیان مەچۆ. بۆ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هەموو جودابیرانی ئەو ڕژێمە بە مەترسیەکی گەورە دادەنێ بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ئێران و هەموو هەوڵێکیش بۆ هێنانە ئارای گۆڕانکاری بە تێکدانی وەک دەڵێ یەکڕیزی نیشتیمانیە لە ئێراندا. دشمن دقیقاً این وحدت و انسجام ملی رو دژمن تەبایی نیشتیمانیمان و پارێزراویمانی کردوتە ئامانج هەر بۆیە بەشێک لەو کردەی کوشتانەی دەیان کات بە مەبەستی لەقکردنی یەکگرتووی و پارێزراویمانە. دکتۆر عەلی بەڕای تۆ دوای ئەو بەردومانانەی کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران کردنی و بەردەوامیشە لە بەردومانکردنی خاکی هەرێمی کوردستانی عراق ئەمە وەکو زۆرێک لە ئێرانیەکانیش دەڵێن تەنها بە مەبەستێکە بۆ لادانی سەرنجی نێونەتەوەیە لەسەرەوەی چی لە ناو ئێرانە ڕوو ئەدا ئێران دەتوانێەوە بکە؟ لقد ارتكب خطأ كبيرا الحرس والنظام. پاسداران و ڕژێمی ئێرانیش هەڵەیەکی زۆر گەورەیان کرد لەوەدا کە هەرێمی کوردستانی عێراقیان کردە ئاماج. ناتوانێت ئەو سەرنجە جیهانیە لەسەر ئێران لا بدات. حکومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە هەوڵی داوە بە ئارامی چارەسەری دەستێوەردانەکانی ئێران بکات و هەروەها تا پەیوەندیەکانی باشی ئابووری و سیاسی هەبێت لەگەڵ ئێراندا.
کورد میلەتێکی مەزنە دۆستە بەڵام هەر جارێک ڕژێمی ئێران تۆبارانی هەرێمی کوردستان دەکات خوێندنگاکانی هەرێمی کوردستان بە ئاماژ دەگرێت یان کاتێک ژنێکی دووجان دەکوژێت یان ئیتر چاوەڕوانی چ جۆرە کاردانەوەیەک دەکەی لە کورد لەو بڕواایەدا ڕژێمی کۆماری ئیسلامی هەموو لایەنگرانی خۆی لە ناوچە عەرەبیەکان و لە کوردستانیشدا لەدەستداوە و لە عێراقدا و لە سووریاش با سەیری لوبنان بکەین لەوێش خۆپشاندان بۆ پشتیوانی لەگەلی ئێران و دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی سازکرا. دکتۆر علی سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمەفتەیی چاوی واشنگتندا زۆر سپاس دەکەم. ئەلبەتە عزیزان سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.